جا خۆشەویستان لە بەرامبەر پردی دەلال لە زاخ و خواردنگەی دەلال هەیە. خواردنگەیەکی زۆر جوان و سەرنجڕاکێشە خواردنی سەرجادەیان هەیە. ئەوە بزانم مریشکە دەیبژێن و بێگومان لە ژوورەوەش خواردنیان پێم خۆشە بچمە لای خاوەنەکەی، بچمە لای شێفەکەی، بیان دوێنم بزانم. السلام عليكم. باشي أحوالك كوا؟ الحمد لله باشا. تندرستي باشا؟ قالك باشا قالك بخيرات. واهر باش بن شوێنەکەتان زۆر خۆشە بەرامبەر پردی دەلال. بيجي زۆر ناوەکەشی بەخۆوێ. سپاس. سام ڕۆژانە سەعات چەند دوکانی دەکەنەوە هەتا چەند کراوەیە ئێمە لە 12 نیوەڕۆ دەکەنەوە تا 2 شەو. هەتا 2 شەو. بەڵێ. باشە. چ جۆرە خواردنێکتان هەیە لە مەطعەمەکەتان؟ مەشویات هەیە کەباب و تشتیوە، کەباب و تکە و مێلاک و ئەوانە و لەگەل بیزە و لەحەم عەجین و لەگەل ئەو تانتۆنیشمان هەیە. ئەوەی دەوێت چ بوو؟ تانتۆنی ئەو تورکیە. تانتۆنی. یان چیە تانتۆنی؟ ئەو مریشکە. مریشکە. بەڵێ. تۆم گوتمەوە مریشکیشیان هەیە گۆشتیش هەیە بەڵام ئێمە بەس مریش دروستە. بەس مریش. خواستی خەڵک چیە لەسەر ئەو خواردنانە؟ خواستی ئێمە یێ خەڵک لەسەر خواردنی ئێمە کەباب زۆر کەباب ئێمە بە کەباب ناو. یعنی کەبابەکەتان تایبەتە. بەڵێ تایبەتە بەڵێ. سیستەمی ئێمە تورکیە. سیستەمی گۆزە یعنی پێشتر زانیاریم هەبوو کە مەسەلەن لای زاخۆ مەطعەمەکان سیستەمیان زیاتر تورکیە لێەوە نزیکە. لەبەرەوەی خەڵک زیاتر تەڵەبی لەسەر ئەم سیستەمی تشتی. چ ڕۆژێک مەسەلەن گەشتیان زیاتر ڕوو لێرە دەکاتن لێرە زیاتر قەرەبارغا؟ والله ڕۆژی جمعان زیاتر لە ڕۆژانی تر قەرەباڵغترە. پێنجشەم و جمعان بەس تایبەتی پێنجشەم و جمعان. بە تایبەتیش جمعان. تایبەتی جمعان بەڵێ. شوێنی مانەوە شێ لێرە مەسەلەن خەڵکێک بێ پێنجشەم لەو خۆ ببینێتەوە تا جمعان؟ ئەنی شەو لە زاخۆ بمێنن بەڵێ و تێل و تشتیوە زۆر هەیە لە زاخۆ. لێرە نزیکە باشە. لا پردی دەلال نییە بەڵام نزیکە. بەڵام نزیکە. لەو کاتیەوە کۆڕنیش کرایتەوە ینی شوێنەکە چاکرایە و خۆش کرایە. زیاتر گەشتە ڕوو تێ دەکات زیاتر خەرەبارەغ بووە؟ حتما زۆر فەرقی کردووە لەگەڵ پێشە. هەنی خەڵک زۆرتر قەستی زاخۆ دەگەت لە هەموو شوێنان دێت لە هەولێر لە سلێمانی لە کەرکوک. خۆش نەبامیش لە هەولێر ڕانەدەهاتم لە سبێنەوە مایم و ئێوارێرە جوانە و قەلەبانە لە چوەی کوردستان بن ئێمە لە خزمەتیان. مەمنونم دەزانم وەڵڵا. پێم خۆشە بچمە لای شێفەکە و ئەو هەندێک باسی خواردنەکانم لە بۆ بکاتە. قەرەبارغە خەرێک شتەکانیشانم و ئازر کردیە بۆنی خۆشە. ئەو شێفمانە؟ بەڵێ ئەوەش. سڵاوت لێبێت. ئەحواڵ سەرچاوم بەخێرهاتن سەرچاوم. بزانم عەزیزی فەرموو. چ دروست دەکەی؟ وەڵڵی خاڵێنە ئێرە مشویاتە کەباب و جەرگ و کەبابی مریشکە و تکەی مریشکە و باڵە. کەبابەکەت تایبەتمەندیەکی کەبابەی مەی کەبابی بەرخیە. کەبابی بەرخیە تورکیە ئەدەنە کەبابەت بژنێ. سیستەمی تورکیا لێرە هەمووی تورکیە. بەلا. ولەبێژە کەبابی دروست دەکەی ئەتو یعنی لە کەنجەوە دەست تقریبا منەوە 9 ساڵە لێرە. 9 ساڵە خەڵکی چێ؟ خەڵکی زاخۆمان لێرە. 9 ساڵە لێرە. تەمەنیشیاندا گچکە دیارە. نا تەمەنی ماسنە بەس دیار ناکە. گچکە دیاری. گچکە دیار تەمەن. خۆی گەورە بەس گچکە ئەو نوعانە شانسیان هەیە. ناسیبی مایە چ بکە؟ دەی زۆر باش. ئایرە وەڵڵا. نا ماسن. خەفەتی ناخۆ. ناخۆ نا. ئێمە خەفەت زۆر ئاخۆن زۆر پیر بوون. ئەمیش گچکەمە. بەڵێ. گەورەتر دیارە. خەیناوە شوچ گوت شانسان هەیە چ بکەیت؟ عەزیزی. ئەجا عادەتیانە مەسەلەوانی لای تورکیا ئەوانە لەگەر کەبابی گەرمە کوتای دادەنێ گەرمە کوتای دادەنێ. ئەجامیش پێم خۆشە خواردنتان تاقی بکەمەوە. سەلامەت بی یاخوا بە خواردنەکەتان تا بکەمەوە مش قەراری لەسەر بدەم. باشە؟ دەستان خۆش بی دەستان خۆش بی. ئەنجا با لە شوێنێکی فێنک و خۆشیشدا بدیشین بەرامبەر پردی دەلال جێیەکەمان زۆر خۆشە. ئەرێ وەڵڵا سەلامەت بی یەخوا. ئەی دەستەکانتان خۆش بی ئەوێ دەرێهان ڕەزی میریە. ئەوەی نییە؟ بەهاو چیشتە چاوە جوان و خۆشم دێرە ڕەزی میریە. ئەی دەستەکانتان خۆش بیتن. ئەوە چیتان کردیا؟ ئەی وەڵڵا زۆر مەمنون مشەکەلمان لە بۆ هاتیە. چی بزانم؟
كباب و بارة او بالا بله باڵە ئەوە زۆر تایبەتە لە کنەم بله ئەزبا تام بکەم اوی تریش گوشته گوشت. جگریش ده ایتر اوی جبانجانه بانجانە بانجانی سر اوه خۆیە ایتر اویش لحمه چین دەستەکانتان خۆش بیتن با تام بکەم و ڕای خۆمت پێ بڵێ باشە والله چەنانە جوانانە ئەی والله دەست خۆش زۆر زۆر سپاس یاخۆ دەستەکانیان خۆش بیتن سفرە ڕازاندنەوە بە زیدی زۆر زۆر مهمە لە بۆ خواردن نیوە تێر دەکات نیوەکێکە لە بۆ خواردن و تامەکەی زانم گەنمە کوتایەکەم ئەم گەنمە کوتام زۆر حەز لێ بەڕاستی زۆر زۆر تایبەتە کەبابەکەش بخۆین بێ هەموو لایەک ناخۆش لەگەر تەماتەی برژا و چی دیکە بەخاستە شتێکم گوڵەکەی تێک دەم ئەی وەڵڵا زانم تامی کەبابەکەی کۆە دفع أيوة. اول شيء لقلبي لتواب تایبەتتر دەبیتن دەست خۆش دەستەکان خۆش بی زۆر زۆر مەمنون بەڕاستی کەبابەکەی تامی زۆر زۆر خۆشە ئەجت کەباب و ئەو شتانە بە ماستاوی کوردیەوە بە بانجانی سەر ڕەژووی و بانجانیان لەسەر ڕەژووی چاک کردیە هەزدی زۆر زۆر بەتامە گەرمە کوتایەکەش زۆر زۆر خۆش بووە ئەمن هەر دەبی برێم خوا گردنم ئازاد بکەن ئەوەی دەمبینی بڵێن عافیەتت بێ عزیزان بێ هەموو لایەک ناخۆش لەگەڵ جەماعەت خواردنەکەمان تەواو کرد بەڕاستی چەندی وەسفی بکەم چەندی مەتعی بکەم کەمە زۆر زۆر تایبەت بوو تامیان زۆر زۆر خۆش بوو یەک لێک باروەنیە یەکەم جارە بەجددی تامی بکەم و بیخۆ بەس بەڕاستی تایبەت بوو زۆر زۆر خۆش منجا لە جەوەکی زۆر زۆر خۆش بەرامبەر پردی دەلال لە زاخۆ زۆر زۆر تایبەت بوو بەڕاستی دەبی دەستخۆشیان لێ بکەم و سپاسیان بکەم لە بۆ میوانداریە جوانە ئەی کاکە دەستەکانت خۆش بیتن یعنی نازانم کە وەسفی بکەم بەڕاستی زۆر زۆر بەتام و خواردنەکەتان زۆر زۆر لە دڵ خۆی خواردنمان هەر ئەوەیە و هەر کەسێک بێت ئێمە لە خزمەتدان مەتحی لە جێی خۆی بوو تامی ئێمە ناگۆڕن ئەنی لە دەستپێکە هیچمان کردووە هەر ئەوە وەک هەر ئەو تامێ زۆر خۆشە تشتێکی خۆی تامی قەدیمی لێ بێتن نەک هەر ڕۆژە و تامەک بێوە ڕۆژە گۆڕانکاریەک بێ ئێمە گوشتی چاک ئەشیایی چاک دێنن بۆیە خواردنی ئێمە بەتام شتی باش دروست بکەی مەبەستم ئەشیای باش بەکاربێنی خواردنی باشیش بەردەوامی بدی بە ئیش مشتری دێتەوە دێتەوە لە بۆ خواردن ناگو هەر شتێکە ئەنی ئەبێ مشتری هەبهاتەوە لەبەرەوەی تشتی ڕۆژانە گوشتە خەزراوەتە تشتی ڕۆژانە ئەگەر نەچێت ئەبێ فڕێبی خسارە دەبێت تشتی ڕۆژانە بووێ ئەبێ ئیش یعنی خواردنەکانشتان هەموو ڕۆژانەیە و پاک و خاوێن شوێنێکی پاک و خاوێن ئێمە ڕۆژانە دەچەن بۆ حەلوە خەزەوە دێنن دەچەن بۆ قاساب گوش دێنن تشتی ئێمە فرێشە ڕۆژانە خواردنەکان یا ڕەبی لە شت ساغ بیکن بەزدی کەبابەکە دەرەجەیەک بوو دەباوام دانابێ لە تورکیا دانیشتیمە کەبابی وێ لە دەخە گەلە سپاس لە بۆ میوانداریتان بەڕاست هەر جارێک بێن بۆ زاخۆ وەڵڵاهی ئەرێ وەڵڵا بە دڵنیاییەوە دێم بێمە زاخۆ دەبی بێم لێرەوە ئەو گەرمە کوتا خۆشێ بخۆمەوە دەستەکان خۆشبی زۆر زۆر سپاس لە بۆ میوانداریتان ناوەکەشی زۆر زۆر خۆشە دەلال بەرامبەر پردی دەلال هەر ئەو ناوی دەلال بە پردی دەلال وەڵڵا ئیشێکی زۆر زۆر باشت کردیان دەستت خۆشبی زۆر زۆر سپاس لە بۆ میوانداریتان زۆر بەخێر بن بۆ شاری زاخۆ یاخوا بەخێر بن زۆر سپاس دەکەم زۆر ئەزیز